بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان و خوشکانی عزیز و خۆشەویست، دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێت. خۆی پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵ کات و ئەم مانگە پیرۆزە کە مانگی ڕەمەزانە کە لە مێژووی پشنگاری ئیسلامە، مانگی سەرکەوتن و نەسرەوتن و مانگی بەدر و مانگی قەدرە، خۆی پەروەردگار هەمیشە بۆ ئێمەی ئومەتی ئیسلامی بکاتە مانگی سەرکەوتن. لە خۆی پەروەردگار داواکارین بکاتە مانگی سەرکەوتن بۆ هەموو مسڵمانانی جیهان لە هەر شوێنێکی ئەم سەرزەویەدا هەن کە لەدەیان شوێنی ئەم سەرزەویەدا مسلمانان لەژێر زوڵم و ستەمی دوژمنانی ئەم دینەدا لە بارودۆخێکی زۆر سەختان لە خۆی گەورە داواکارین خۆی پەروەردگار سەرکەوتنی خۆی بنێرێ بۆ هەموو مسلمانان. خۆشەویستان، ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی گەورەیە لە مێژووی ئیسلامدا. ئەو ڕۆژەیە کە خۆی پەروەردگار ناوی ناوە یەوم الفورقان. ئەمڕۆ ڕۆژی یەکەمین بەرەنگاربوونەوە و بەرەوڕووبوونەوەی لەشکری ئیمان و لەشکری کوفرانە. لەشکری ئیمان، لەشکری نور بە سەرکردایەتی پێغەمبەری نازار محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، لەشکری کوفر و تاریکی و جەهالەت بە سەرکردایەتی فیرعەونی ئەم ئومەتە ئەبوو جەهل عەمری کوڕی هیشام. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە خۆی پەروەردگار گەورەترین سەرکەوتنی بەخشی بە باوەڕداران. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە کۆمەڵێکی مستەضعەفی زەلیل کە خۆی پەروەردگار ئەفەرمێت وەلەقەد نەسەرەکم الله ببەدر وەئەنتم ئەذلە. ئەو ڕۆژەیە خۆی پەروەردگار ئەو کۆمەڵەکەمە، ئەو فئەی کرد بە خاوەنی دەوڵەت و سوڵتەت و سوڵتان و دەسەڵات و سەرکەوتنێک کە تا ڕۆژی دوایی لە لاپەڕە زێڕینەکانی نێژووی ئیسلامدا تۆمار کراوە. هەمووتان ئاگادارن دەرچوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدینە بۆ بەڕێوەڕووبوونەوەی قوڕەیش نەبوو، بەڵکو لەگەڵ بیستنی ئەو کاروانەی کە ئەبوو سوفیان لە شامەوە دەگەڕێتەوە بۆ حیجاز و کۆمەڵێک سەرۆت و سامانی زۆری پێیە کە هی قوڕەیشە. مسلمانانیش کە کۆچیان کردبوو لە مەکەوە بۆ مەدینە، ماڵ و سەرۆت و سامانی خۆیان بەجێ هێشت بوو. لە پێناوی خۆی پەروەردگارە پێیان باش بوو کە ڕێبەندی ئەو کاروانە بکەن و تۆڵەی خۆیان بسێنەوە و وەکو جەنجێکی ئابووری کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ویستی بەکاری بهێنێت بۆ تۆڵە سوێندنەوە لە قوڕەیش. بەو نیازە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم داوای لە هاوڵانی کرد ئەوەنی کە ئامادەن لە مەدینەوە دەربچن بەرەو بەدر بۆ ئەوەی ڕێگری بکەن لە کاروانەکەی ئەبوو سوفیان، نەک بەنیازی شەڕ بێتنە دەرەوە. بۆیە ژمارەیەکی کەم ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەری نازدارا چوونە دەرەوە ژمارەیەکی کەم بوون و بەنیازی شەڕ نەچوو بوون. ئەوەش ئەوە ئەگەیەنێت کە هەمیشە مجاهیدان، هەمیشە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و هەڵگرانی دین بەنیازی غەنیمەت و سەرۆت و سامان ناچن بۆ جیهاد. ئامانجی جیهاد لە ئیسلامە ڕزگارکردنی کۆیلەکانە، لە کۆیلایەتی بۆ کۆیلەوە بۆ بەندایەتی بۆ خوای پەروەردگار. هەروەکو ڕیبعی کوڕی حارث کاتێکە ڕۆستەم لێ پرسێت ئێوەی عەرەب چی ئێوەی هێناوە هاتون بەگشت کیسرا و بەگشت موڵکی فارسە؟ ئەویش دەڵێ ئێمە هاتوین بۆ ئەوەی بەندەکان ڕزگارکەین لە بەندایەتی بەندەوە بۆ بەندایەتی خوای پەروەردگار و لە ستەمی دینەکانی ترەوە بۆ عەدل و دادوەری ئیسلام و لە تەسکی دنیاوە بۆ پانتایی و فراوانی قیامەت. بۆیە دەرچوونی هاوڵان لەگەڵ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام چونکە زانیان بۆ جیهاد نییە و بۆ بەرەنگاربوونەوەی کوفار نییە، تەنها بۆ کارێکی تایبەتە ژمارەیەکی کەم لەگەڵ پێغەمبەری خوایە دەرچوون. ئەگەینا هەمویان بە ئاواتەوە بوون
لەگەڵ پێغەمبەری خوایە بن و بگەن بە پلەی بەرزی شەهیدی. بۆیە خوای پەروەردگار کاتێکە باسی بەدرەکە ئەفەرمێ وإذ يعدكم الله إحدى الطائفتين أنها لكم وتودون أن غير ذات الشوكة تكون لكم. ئێوە بەنیاز بوون غير ذات الشوكة بگەن بە کاروانێک بەبێ زەحمەت و بەبێ شەڕ، تەنها مەبەستان ئەوە بوو کە کاروانەکەی ئەبوو سوفیان وەربگرن و ماڵ و موڵکی خۆتانی لێ بسێنەوە بگەڕێنەوە. بەڵام خوای پەروەردگار لە قەدەری خۆیان سەرکەوتوویەکی گەورەتری دانابوو بۆ باوەڕداران. خوای پەروەردگار لە قەدەری خۆیان ڕۆژێکی گەورەتری دانابوو کە باوەڕداران لەو ڕۆژەیە تۆماری بکەن و بە پیتە زێڕینەکانی مێژوو بە خوێنی خۆیان گەورەترین داستان لە باتی ئەوەی کە تەنها غەنیمەت بێ خوای گەورە کردی بە مەلحەمە و داستانێک کە جەنگی بەدری گەورە تا ڕۆژی دوایی لە دڵی هەموو باوەڕدارێکە جێگایەکی تایبەتی هەیە و ڕۆژێکی لە یاد نەچووە لە یاد و یادەوەری ئێمەدا. خوای پەروەردگار ئەفەرمێ ويريد الله أن يحق الحق بكلماته ويقطع دابر الكافرين ليحق الحق ويبطل الباطل ولو كره المجرمون. خوای پەروەردگار دەیەوێت لەو ڕۆژەیە حەقی مطلق کە ئیسلامە سەرباز و لەشکری نور و ئیمان، لەشکری یەکتاپەرستی کە لەشکری پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام سەرکەوێ بەسەر کوفر و جەهالەت و نەفامیدا بە شوێرایی چاوی ئەبوو جەهل و ئەبوو جەهل نیزمەکان بە درێژایی مێژوو. خوای پەروەردگار لەو ڕۆژە گەورەیە ئاسمان و بە فریشتە و بە باران و حتا بە سەربازەکانی خۆیەوە بەشداری دەکات لە جەنگێکە کە هەرگیز لە مێژووە جەنگێکی ئاواڕووی نەداوە. خوای پەروەردگار ویستی ئەو ڕۆژە گەورەیە ئەو سەرکەوتنە مەزنە بکا بە نسیبی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. بۆیە دواوی کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم چەند هاوڵێکی نارد بۆ ئەوەی کە بزانن ڕێڕەوی لەشکرەکە یاخود کاروانەکەی ئەبوو سوفیان بۆ چۆ ئەچێت، بۆ دڵنیابوون لەوەی کە لەشکرەکەی نەجاتی بۆ ئەبوو سوفیان زانیتی و کاتێکە خۆی بە چاوی خۆی ئەبوو سوفیان پاشماوە و تەرسی وڵاخەکانی هاوڵانی پێغەمبەری بینی وتی وەڵڵاهی ئەم وڵاخانە لە ئاڵفی مەدینەیان خواردووە، ئەمە هاوڵانی پێغەمبەر و ئەتباعی پێغەمبەرن محەممەدن صلی الله علیه وسلم، بۆیە ڕێڕەوی کاروانەکەی خۆی گۆڕی و ڕزگاری کرد. لەوێدا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کاتێکە زانی کاروانەکەی کە بۆی هاتبوون لە دەستیان چوو، لێرەدا وەکو لە سونەتی هەموو پێغەمبەران بووە کاتێک خۆیان ئامادە ئەکەن بۆ شەڕ و بۆ جیهاد، ئیتر بە فەرمانی خوانە بێت بۆیان نییە چەک و زریەکانیان دابنێن، بەڵام لەوێدا کە زۆرینەی ئەوانەی کە بەشداریان کردووە و هاتوون لەگەڵ پێغەمبەری خۆیان عەلەیهی السەڵات وەسەلام، زۆربەیان لە ئەنسارن، تەنها لە 313 کە اختلافێ لە 308ەوە تا 309 تا 314 هەندێک گەڵان 316 بۆیە زۆرێک لە عولەمای سێر ئەڵێن 300 و هەندێک. لەو ژمارەیە تەنها 83 کەسی لە مهاجرین بوو، باقیەکەی هەمووی لە ئەنسار بوو. پێغەمبەریش عەلەیهی السەڵات وەسەلام پێشتر پەیمانی لێوەرگرتە بوون کە تەنها لە سنووری مەدینەیە ئەنسار دیفاعەکەن لە پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەری خوا وەکو سەرکردەیە کە شورا ئەکا بە هاوڵانەکانی خۆی، سەرکردەیە کە پرسەک هات و خوای پەروەردگار فەرمانی پێکردو و پێی ئەفەرمێ وەشاورهم فی الأمر، و لە وەصفی سەحابە و یاریانی ئەفەرمێت وأمرهم شورا بینهم، و سەحابە ئەفەرمون نەمان بینی و هیچ کەسێ بەخەر پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام مشاوەری کرد بێت بە هاوڵانی خۆی. ئەمەش صفاتی سەرکردەیە کە دیکتاتۆر نییە، سەرکردەی ڕاستەقینە، پرسەکات بە هاوڵانی و بە شارەزایانی دەوروبەری پاشان بڕیار ئەدات. بۆیە ئەیفەرموو ئەشیروا عەلەیە ئەیوهە الناس، ئەشیروا عەلەیە، چیم پێ ئەڵێن، ڕاتان چییە، پێشنیارتان چییە؟ لەوەیان میقداد هەڵوێستێکی جوامێرانەی گەورەی تۆمار کرد و فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم،
ئێمە وەکو بەنی ئیسرائیل نابین لەگەڵ تۆیە، ناڵێین اذهب أنت وربك فقاتلا إنها هنا قاعدون، بەڵکو پێتەڵێن اذهب أنت وربك فقاتلا إنا معكما مقاتلون. ئێمە پێتەڵێن فەرموو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ خوای گەورە بجەنگێن لە پێناوی ئەم دینەیە، ئێمەش لەگەڵ تۆیە ئەجەنگین و ئێمەش لەگەڵ تاین وەکو بەنی ئیسرائیل پێ ناڵێن موسا خۆت و خواکەت بڕۆ بۆ شەڕ و ئێمەش لێرەیە چاوەڕێی تۆ ئەکەین بزانین چی ڕوەدا و بەچی وەردەگەڕێیتەوە. بەڵام پێغەمبەری خوا هەر ئەیفەرموو ئەشیروا عەلەیە. لەوەیە سەعدی کوڕی موعاذ فەرمیەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوایە مەبەست ئێمە بێ، ئێمەی ئەنسار، ئێمەیە کە باوەڕمان بە تۆ هێناوە و تەصدیقی تۆمان کردووە و دڵنیاین لە حەقیەتی خۆت و دینەکەت، واللهی ئەگەر پێمان بڵێ بچنە ناو ئەو بەحرەوە، مەبەستیان لە بەحری ئەحمەر بووە دەریای سوور، و ئەگەر پێمان بڵێ بڕۆن بۆ بەرکل غەمات کە شوێنێکی دوور بووە تا ئەوێ ئێمە ئامادەین بڕۆین و لەگەڵتاین. پێغەمبەری خوش فەرمی ئەبشیروا بالنەصر، دڵخۆش بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەم بە هەڵوێستی ئەنسار هەم بە هەڵوێستی مهاجرون کە هەردووچیان ئامادە بوون لە پێناوی خوای پەروەردگارا بجەنگن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە لە بەدر ئەو شوێنی دیاری کرد بۆ بەرەنگار بوونەوە، حوبابی کوڕی منذیر فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەم شوێنی کە تۆ دیاریت کردووە بەویستی خۆتە یان بە وەحی خوای پەروەردگارە؟ فەرمی من تەنها خۆم ئێرەم هەڵبژاردە. فەرمی ئێرە شوێنێکی باش نییە، با بچینە سەر بیرەکانی بەدر، ئەوەی کە پێویستمان پێیەتی بۆ خۆمان گلی بدەینەوە، بیرەکانی تر و چاڵە ئاوەکانی تر هەمووی پڕکەینەوە بۆ ئەوەی کە ئەوان کە ئاویان نەمێنێت یەکسەر بە هیلاکە سنووز و تەسیمە بن. ئەمە یەکێکە لە پلانەکانی جەنگ و شەڕ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە پرسوڕاو وەرگرتنی پێشنیارێکی لە هاوڵانی پێشنیارەکەی قبول کرد و شوێنی جەنگی گۆڕی و مۆڵگەی سوپاکەی گواستەوە. لەوێدا بە پێشنیاری سەعدی کوڕی موعاذ شوێنێک دیاری کرا کە ئەمڕۆ لە زاراوەی سەربازیا پێی ئەڵێن مەرکەز و سنتەری قیادە، سنتەری سەرکردایەتی کە لە پشتەوەی سوپاکە دروست کرا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شوێنێکی بەرزایی تازاڵ بێ بەسەر مەیدانی شەڕەکەیە و شوێنێک بێت ئەگەر باوەڕداران سەر بکەون ئەوە شوێنە پارێزراوە و ئەگەر خوا نەخواستە تووشی شکستیش بێن ئەوە قیادیان لە پشتی شەڕەکەوەیە و ئەتوانرێت قیادە پارێزراو بێ و چونکە زاڵبوونی دوژمن بەسەر سنتەری سەرکردایەتیە شکستێکی گەورەیە بۆ هەموو سوپایەک. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لیوای سوپاکەی دایە دەستی مصعبی کوڕی عومەیر. ئەو مصعبەی خوای پەروەردگار لە وەسفیا ئەفەرمێ رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. ئەو بەد لیوا گەورەترە لە ڕایە، لیوا ئاڵایەکی گەورەیە، ئاڵای سەرەکیە کە لە زمانی عەرەبیە پێوترێت لیوا، بەڵام ڕایات بریتیە لە ئاڵای بچووک، ئاڵای مهاجرین درا بە عەلی کوڕی ئەبوو طالب، ئاڵای ئەنسار درا بە سەعدی کوڕی موعاذ، لای ڕاستی شەڕ لای ڕاستی سوپاکە سەرکردایەتەکەی درا بە زوبەیری کوڕی عەوام کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام لكل نبي حواري وحواري من هذه الأمة الزبير بن العوام رضي الله تعالى عنه كأوازاوي پێغەمبەری خواشە کە هاوسەری ئەسمای کچی ئەبوو بەکر خوشکی عائیشەیە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. لای چەپی سوپاکەشی قیادەی لای چەپیشی دا بە دەستی مقدادی کوڕی عەمرەوە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. ساقەی سوپاکەش کە زمان لە ناو عەرەبە جێیش پێوترێ خەمیس، بەسەر 5 لایە بەشەکرێت. لاقی سوپاکەش کە عەرەب پێڵێ ساقە درا بە قەیسی کوڕی ئەبی سەعسەعە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. یەکەم جار لە مێژووە کە قوڕەیش هەرگیز شتیوان نەبینی بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سیستەمی سەفی بەکارهێنا کە جێشەکەی دابەش کرد بەسەر چەند سەفێکە، سەفێک بۆ مەشات بۆ پیادە، سەفێک بۆ تیرهاوێژەکان و سەفێکی تر بۆ دوای ئەوان بۆ ئەوەی کە سەف ئیش بکە شەڕ بکەن، چکە لەوە پێشترها عەرەب بە یەک جۆر شەڕی ئەکرد کە ئەویش پێڵێن شێوازی کەڕ و فەڕ واتە ڕاکردن و هاتوو یعنی زەفەربردن لە دوژمن و ڕاکردن.
بەڵام لەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شێوەی سوپایەکی منەظەم و ڕێکوپێکە بە شێوەی سەف و ڕیز سوپاکەی خۆی ڕێز کرد بوو بە شێوەیەک کە قوڕیش کە بینیان پێیان سەیر بوو ئەم شێوازە چونکە لەوە پێش بەی شێوەیەک نابینی بوو. ئەمە شەوە گەێنێ کە مسلمان هەمیشە لە پێشەوەیە لە بەکارهێنانی هەموو وەسیلە و شێوازێکی نوێ لە جیهادا لە داعوە و بانگەوازە، چونکە ئێمە ئومەتێکین خوای پەروەردگار ناوی بردوون بە خەیرە ئومەتین ئوخرجەت للناس. لێرەیە هەڵبەت جەنگی بەدر زۆر لەسەری وتراوە و بە درێژایی مێژوو لەو ڕۆژەوە کە ئەم جەنگە ڕوویداوە تا ئەمڕۆ نووسەران و مێژوو نووسان و وتاربێژان و ئەدیبان قسەی لەسەر ئەکەن، بەڵام ئەوەی کە من لێرە گرنگمە بەلامەوە گرنگە ئەوەیە کە قسە بکەم لەوەی کە ڕۆحی ئەو شەڕە و کەڵەپیاوانی ئەو داستانە کۆمەڵێک گەنج و لاو بوون کە ئەگەر سەیری هەڵوێستیان بکەین ئێمە تا هەتا بەرامبەر بە هەڵوێستی جوامێرانەی ئەو کۆمەڵە لاوە کە سیانیان لە یەک خێزانن، دوو شەهیدیان بەیەکەوە بران، لەو جەنگەیە کوڕ و باوک بەیەکەوە منافەسەیانە، سەحابەی دەستەکا بە گریان بۆ ئەوەی کە پێغەمبەری خوا ئیزنی بدات. زەیدی کوڕی ثابت تەمەنی تەنها 13 ساڵە، تەنها خۆی تاقانەی دایکی خۆیەتی و باوکی 3 ساڵ لەوە پێش لە جەنگی بینی ئەوس و خەزرەجا کوژراوە. پێغەمبەری خوا پێ فەرمێتەوە کوڕێکی زیرەکی بڕۆ فێری زمانی سریانی بە، ئەو زمانی کە لەو سەردەمەیە ئینجیل و تەوراتی پێنووسراوە کە خۆی دەفەرمێت و لە سورەی ترمذیشە هاتووە کە بە ماوەی 15 ڕۆژ بە ماوەی 2 هەفتە فێری زمانێک بووە. ئەفەرمێ بڕۆ فێری ئەو زمانە بە، چونکە یەهود قەومێکی درۆزنن، بە غەڵەت تەرجەمەی قورئان نەکەن بۆ قەومەکەی خۆیان. بە ماوەی 2 هەفتە فێری زمانێک بووە. بابین کۆمەڵی هەڵوێستی ئەو گەنجانە کە پێویستە گەنجانی ئێمەش جارێکی تر ئەو خوێنەی کە لە شادەماری لاوانی سەحابەیە هەبووە، لەو جیلە بەرز و بەڕێزە هەبووە کە خوای گەورە کردوونی بە هاوڵ و هاودەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، جارێکی تر ئەو خوێنە پڕشکۆ و عیزەت و پڕهێز و پڕغیرەت و پڕحەماسەتە بێتەوە ناو شادەماری گەنجانی ئێمە، گەنجانێک کە جارێکی تر ئەو ئاڵایە هەڵگرن و جارێکی چۆن لە ڕۆژی بەدرە درشم و شیعاری ئەهلی ئیمان بریتی بوو لە ئەحەد ئەحەد، جارێکی تر بە سەدا و زایەڵەی ئەحەد ئەحەد بێنەوە مەیدان و ئەم ئیسلامە و ئاڵایەم ئیسلامە لەسەر چیا و شاخەکانی ئەم وڵاتە و هەموو وڵاتانی جیهانی ئیسلامی بەرزکەنەوە. لەوێ ئەچینە خزمەتی چەند هەڵوێستێک کە بزانین ئەو گەنجانە چەندێک هەڵوێستی جوامێرانیان تۆمار کردووە، بەچی شێوەیەک هاتنە مەیدان لەگەڵ پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. یەکێک لەو گەنجانە کە عومەیری کوڕی وەقاسە برای سەعدی، عومەیری کوڕی ئەبی وەقاسە برای سەعدی کوڕی ئەبی وەقاس، ئەفەرمێ تەمەنم 16 ساڵ بوو. سەرەتا خۆیان شادەوە ناو سەفی سەحابەیە وی پێغەمبەری خوا نەیبینێت، چونکە ئیزانێک بیبینێ بۆ تەمەنە مناڵەوە، چونکە لەو ڕۆژەیە بەڕای کوڕی مالێک و عەبدوڵای کوڕی عومەر زۆرێک لە سەحابە کە تەمەنیان 11 و 12 و 13 و 14 بۆ تا 15 و 16 هەمیان ڕەت کردەوە. عومەری کوڕی ئەبی وەقاس ئەگریا ئەی پێغەمبەری خوا کار لێکەم ڕێم پێ بدە، ڕێم پێ بدە با بێم بۆ جیهاد، تو خوا ڕێم لێ مەگرە بەگریانەوە تا پێغەمبەر رازی بوو بێ رازی بوو بەو تەمەنەوە کە تەمەنی 16 ساڵیە بێت و بەشداری بکات لەو شەڕەیە. سەرەتای دەستپێکردنی شەڕ قوڕەیش دوای ئەوەی کە ئەبوو سوفیان ڕزگاری بوو و نێراوێکی نارد بۆ ئەوەی کە ئەهلی مەکە ئاگادار بکات کەوا محەممەد بە سوپایەکەوە هاتووە و ئەیەوێت بەرەوڕویان بێتەوە و ئەگەر نەیگەنێ لەوانەیە کاروانەکەیان لەدەست بچێت. ئەبوو جەهلیش بە خێرایی سوپای کۆ کردەوە و نزیکەی 1000 بۆ 1300 کەسی لە مەکە کۆ کردەوە، هەمویان بە 70 وشترەوە و بە 100 ئەسپەوە لە کاتێکە سوپای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەنها 70 وشتریان پێبوو و تەنها 2 ئەسپیان پێبوو
دوو سێ لەسەر یەک وشتر بە یەک وشتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆی و ئیمامی عەلی لەگەڵ مەرسەدا هەستێکیان یەک وشتریان بەرکەوتە بوو لە ڕێگا بەنوەرە سەرەکەوتن بەشێکی کاتەکە عەلی کوڕی ئەبی تاڵب بەشێکی مەرسەد و بەشێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە ئەو سەرکردەیە کە خۆی لە ناو سەربازەکانی خۆیان ئەژی بە هەمان سواری سوارە بێت بە هەمان پیادەڕەوی دەکات لەگەڵ ئەوانایە لە خۆشی و ناخۆشیە ئەوەش مانای سەرکردە و سەرکردایەتیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تۆماری کردووە بۆ ئێمە بۆیە کاتێک کە ئەبو سوفیان ضەمضەمی کوڕی عەمری غیفاری نار ضەمضەم وشترەکەی خۆی لوتی بڕی گوێی بڕی کلکی بڕی و خۆی ڕوود کردەوە و هاواری کرد بۆ لە ناو مەککەیە بۆیە ئەبو جەهل بەپەلە ئەو سوپا گەورەی پێکەوەنا بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سوێنی خوارد ناگەڕێتەوە تا 3 شەو و 3 ڕۆژ نەیکا بە شایی و هەڵپەرچێ و شەراب نەخواتەوە لەسەر بیرەکانی بەدر و وەسەرکەوتن تۆمار نەکا بەسەر موحەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام هەیهات ئەبو جەهل و ئەبو جەهلیزمەکان ئەبێ خەونەکانیان بنێنە ژێر گڵ ئەگەر بەو خەونەوە بژین بیانەوێت نوری خوای پەروەردگار بکوژێننەوە ئەو نورەی کە هەمیشە و لە هەموو سەردەمەکانە هەموو هێزەکان هەوڵیان داوە بخوای گەورە ئەفەرمێت يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولقراء شعبيا والله متم نوره ولو كره الكافرون خوای پەروەردگار نوری خۆی تاوەکات و نوری خۆی سەرەکات بەس کوێرایی چاوی کافران و دوژمنان ئەرۆکە چۆن لە ڕۆژی بەدرە کە ئەبو جەهل ئەو سوێندە گەورەی خوارد و دوعاشیە کرد و دەستی بەرزە کردەوە بە ئاسمان ئەیوت اللهم أقطعنا للرحم خوای ئەمڕۆ کەسەمان کە ڕەحمی پچڕاندووە کە دینێکی هێناوە خەڵکی تووشی تەفرەقە کردووە کە باوکو کوڕی لێکجا کردوێتەوە خوایە ئەمڕۆ ئەومان سەرخە دوعای کرد چی حەق ئەو سەر بخات لای وا بوو کە ئەبو جەهل وەکو هەموو ئەم جەهلەکان لایەن وایە کە لەسەر حەقن بەڵام خوای گەورە ئەفەرمێ ليحق الحق ويبطل الباطل ولو كره المجرمون قڕەیش دای مبارەزەیان کرد عادەتیان وا بووە لە هەموو جەنگێکا سەرەتا بۆ گەرمکردنی جەنگ چەند کەسێک بێنە بەرەو ڕووی یەکتری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێکی 3 کەسی هەڵبژارد لە ئەنسار بەڵام قڕەیش داوایان کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یا محەممەد ئەخرج لەنا نوضەڕاءەنا ئەمانە هاودەمی ئێمەنین ئەمانە هاوشانی ئێمەنین لە خزمەکانی خۆمان لە قوڕەیش کە قوڕەیش هەمیشە خۆیان بە بەرزترینی عەرەب ئەزانی خۆیان لا بەرزتر بوو لە ئەوس و خەزرەج با کەسانێک بێنە دەرەوە کە هاوشانی خۆمان بن ئەوان واتە قوڕەیش شەیبە و عوتبە و وەلیدی کوڕی عوتبەیان هێنایە دەرەوە پێغەمبەرش عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی کرد فەرمی عەلی ئامۆزای خۆی حەمزە مامی خۆی عبەدەی کوڕی حارث کوڕی عەبدولموطەلیب ئەویش ئامۆزای خۆیەتی ئەمەش خاڵی سەرکەوتنی پێغەمبەر بووە عەلەیهی سەڵات وەسەلام سەرکردەی ڕاستەقینە کوڕی خەڵک نانێرێ و خۆی لە پشتەوە تەماشایان بکات لەوەیە دوو ئامۆزای خۆیە نێرێت لەگەڵ مامێکی خۆیە بۆیە سەرکردەی یۆکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هێندە خۆشەویست بوو کە سوهەیلی کوڕی عەمر ئەڵێ نەمبینیوە کیسرام بینیوە شوێنکەوتوەکانی کسرا و هێرەقلم بینیوە پاشاکانم زۆر بین و نەمبینیوە هیچ کەسێک هاوڵەکانی و عروەی ثەقەفی ئەفەرمێن نەمبینیوە هیچ کەسێ هیچ هاوڵێک هێندەی هەوڵانی پێغەمبەران خۆش بێت چۆن خۆشیان ناوێ لە شەڕ و لە ئاشتیە لە برسێتی و لە توونەتیە لەگەڵ هاوڵەکانی خۆیان هەیە و هەمیشە دوعای بۆ کردن و رازی نابوو کەس هاوڵەکانی بڕەنجێنێ و زیزیان بکات ئەی فەرموو دعوا لي أصحابي أبو بكر الصديق رضا رحمتي خوای لەبێت ڕۆژێکیان لەگەڵ هاوڵانە دەمەقالەیەکی ئەبێ و پێغەمبەری خوا فەرمی بڕۆ ئاشتیان کەرەوە والله لئن أغضبتهم فقد أغضبت ربك ئەگەر هاوڵانی منت تۆڕە کردبێت وەخوا تۆڕە کردووە هاوڵانی کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام لا يحبهم إلا مؤمن ولا يبغضهم إلا منافق ئەوەی هاوڵانی خۆش بێت ئەهلی ئیمانە و ئەوەی کە ڕقی لیان بێت منافقە ئەمسێ
أمسي كلابياوة علي كري أبي طالب، حمزي كري عبد المطلب، عبيدي كري حارثي كري عبد المطلب، واتبراي أبو سفيان كري حارث كبراكي مشرك بولا فتحي من بيش فتحي مكة مسلمان بو كشاعر بو بيغمبر إخوان عليه الصلاة والسلام لو بينش كسيكا وتبي لفتحي مكة بيان كجن أجا خوان هالواصي بو بديواري كعبة شوا أما زايك خوي بو كبراي عبيدي كري حارثة كبي أو تري أبو سفيان كري حارثي كري عبد المطلب الإسلام ولا براء خوش بيستي ورق ثلاث أساسي إيمانا ولو رجاء في غمر إخوان فرمو والله سوين بوكسي نفسي مني بدا ساهم أمروا كسي بكجريت لم شريا خوي قرب هاشتي بيا بخشت ويأمي مسلمان تنها بهاشت من هيا بيدن بوكسي كديتنا وأم دينوا بيدن بوكسي كلبنا أم إسلامية أجي أو رجاج كأنصار لبيعي دوما بيع عقبي كبرايا دسان خصنا ودسي في غمر إخوان عليه الصلاة والسلام تن أي محمد أي في غمر إخوان قال يمتو بباريزين وكوتشون منال وجني خمانة باريزين چمان بو أكي فرمي لكم الجنة هيك تتان من آدمين منالين أمرو أو إلى بناء خاكو ونجتمان وولاتو آلايا بكجريت أمرو بهاشتي بيا بخشري وشهيدا لأو كسيك لبناوي خواي پروردگارا لبناوي خواي پروردگارا يقاتل لتكون راية الله هي العليا من قاتل لتكون كلمة الله هي العليا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا أو سيكسهاتنا برانبر علي هل سرتاوا ملي شي بي برانت حمزة بهمان شوا عتبي نارد بود وزخ بلام عبيدي كوري حارث لقل وليدة هردوشان يكتريان بسختي بريندا كرد علي وحمزة يريشان كردسر وليدي شان قيان دبا قيان بمامو بباوچيو پاشان عبيديان هنايا وببرنداريو عبيدش بروجي دوائي لبرسختي بينكي أو الشهيد بو لويدا دوائي أم مبارزة أم زوران بازي وشر شمشيرا شر دسي فيها كردو خواي پروردگاريش دوائي وكي پیغمبر عليه الصلاة والسلام دسي برس كردو بو آسمان أبارايا واي فرمو أي خواي قورو مهربان أمرو أقر أم عصابية أم كوملا بشكولي أقلناو بچن يتر أي پروردگار كس دسر زوياتنا پرستيت جقلم كوملا موحد ويكتا پرستا كبراسي موحد ويكتا پرستن دسر زويدا هيج كسي كترنيا خوايا اللهم نصرك الذي وعدتنا خوايا أمرو كاتي أويك أوعديك بأيام الدعوة وعدي سركوتنا خوايا بيماني ببخشي آل ريا خواي پروردگار فرمان كات بفرشتكان إذ تستغيثون ربكم فاستجاب لكم يكسر خواي پروردگار والله پیغمبر ذاته عليه الصلاة والسلام شون ايه اللي فرمسكاني پیغمبر لو روجه بهدر برواد لكاتيكا هنده دسي برس كردو بردكي بسر شاني هاتو خواروا هنده قرياتا لسراني ابو بكر الصديق خوي ليكوت شون پیغمبر لو روجه بود الله بو فرمسكانه وخواي پروردگار بدستي خالي دي جرتوا خواي قال افرمي فاستجاب لكم لقال وشا خواي پروردگار هيمني في بخشين سرتا پیغمبر اخوان عليه الصلاة والسلام اي بني سباي مشركين قورتر وزوارترا وصفاي مسلمانان كمترن بلان خواي پروردگار لو كانت سختيا إذ يغشيكم النعاس أمنة منه خواي قورا وايلي كدن كبوي صحابة دليان أو بخواتوا هي من بن خوان ليكوت أفرم والله شمشير كامل لدرس مالك وتخواره أو خوا أمرو يابان رقاي داوا بهر كارمن ديشي خوي لكاتي داوا ما خوي بي يسر بخوت ريداوا و ري بيداون رياقلان لناكات وعليه أو خو نشكيك موظفك خوي دلكاتي اشكرني قال 5 دقائق بخوت يتر شالاك بيو جاري كثيروكو بزماني أمرو ريفريش بيتوا بلان پیغمبر إخوان عليه الصلاة والسلام لو روجيا كصحابة لو كانت السختية شمشركان بدستي أنا وأبو بلان خوان ليكوت شمشرك بربو خواروا فيقول أفرمي أمنة منه بويك سكني بيبوتان بويك ماي هيمني بيبوتان لقال أوشا
وينزل عليكم من السماء ماء ليطهركم به لويا سربازەکانی خوا باران ئەبارێت گەنجەکان لاوەکان با کوفر هەر زۆر بێت با سوپای زۆری هەبێت با هێزی گەورەی هەبێت هەرگیز مەترسێن لەو کەسانێک کە ئەڵێن ئێمە ناتوانین بچین بەگشت کوفری جیهانیە ئێمەی مسلمان چیمان پێکرێت ئەو کاتی تۆ لەگەڵ خوایایت پشت بەخوا ئەجەنگی خوای گەورە لەگەڵتایە إن ينصركم الله فلا غالب لكم إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم وما النصر إلا من عند الله خوا گەورە بەتەنیا خۆی خواو هەموو سەربازەکانی هەموو کەون لەگەڵ توایە باران ئەبارێ لەو ڕۆژە گەرمەیە کە لە مانگی ڕەمەزانە بووە بارانێک ئەبارێت بۆی کە ئەو لمەی نیوە دورگەی عەرەبی خوای گەورە ئەفەرمێت وينزل عليكم من السماء ماء ليطهركم به پێش هەموو شتێ بۆی خۆتان پاکاتەوە بتان شواتەوە بۆی کە چالاک بن و ئەو لیمە لەژێر پێتانە ثابت بێت چونکە ئینسان کاتێ لەسەر شوێنێک ئەوەستێت کە شوێنەکە ئەجوڵێتەوە هەموو ژیانی ئەلەرزێت بەتابەت ئەگە بترسێت یان ترسێکی هەبێت ومنەکە ئەمە سرحای سا بجوڵێتەوە لەژێر پێ منە ومنیش بترسێم لە قسەکردن لێرەیە ئەوسا ترسەکە زیاترە بێت چکە خۆی شوێنەکە ئەلەرزێت تۆش خۆت ئەترسی ئەو کاتە ژێران بژێر پێیان لمیش خۆتان ئەزانن کە چەندێک نەرمە لە کاتێکیشا لەو شەڕیان خوای گەورە وای کرد کە بەهۆی ئەو بارانەوە ئەو زەویە تون دێتەوە و پێیەکانیان لەسەری ڕاگیر بوو پاشان ئەفەرمێت ويذهب عنكم رجز الشيطان وليربط على قلوبكم ويثبت به الأقدام بۆی کە هەموو خوتورەیەکە شێتانە دڵتانە لا بڕوات پێیەکانتان چەسپاو بێت لەسەر ئەو زەویە لە پێناوی خوای پەروەردگارە ئەنجا فریشتەکانیش دائەبەزن إذ يوحي ربك إلى الملائكة أني معكم فثبتوا الذين آمنوا سألقي في قلوب الذين كفروا الرعب فاضربوا فوق الأعناق واضربوا منهم كل بنان قرآن كخواي قراءة فرمي ما فرطنا في الكتاب من شيء إما هيج مان لقرآن فرامج نكردوه هیچ کتێبێکی ئاسمانی نییە بەو شێوە وردەکارە پێمان بڵێت کە لە شەڕات و شوێن زۆر مهمە هەر کاسێک سەربە هەر کاتێک سەرباز فیشەک بنێ بە سەروی گردنەوە ئیکوژێت چونکە لە گردن بەرەو سەرەوە فیشەکێ بەسە بۆی کە بیکوژیت پەنجەکانیشی ببڕیتەوە ئەوسە ناتوانێت بە هیچ شێوەیەک شەڕ بکات خوای گەورە ئەفەرمێ بە مەلائیکە لە سەروی گردنەوە لێیاندان پەنجەکانیان ببڕنەوە بۆ ئەوەی کە ئەبوو جەهل و سەربازەکانی ئەبوو جەهل نەتوانن بەرەنگاری لەشکری ئیمان و لەشکری پێغەمبەر بنەوە عليه الصلاة والسلام ئەو شەڕە بەسەرکەوتنی باوەڕداران کۆتایی پێهات چۆن بەو شێوەیە کۆتایی پێنایە لە کاتێکا پێغەمبەر عليه الصلاة والسلام کاتێکە موژدە ئەدات بە هاوڵانی و پێیان ئەڵێت واللهی هەر کەسێ لەم ڕۆژەیە صابرا محتسبا بە سەبر و ئارامیەوە بە نیەتی پاکۆ بکوژێت إلا ضمنت له الجنة لويها يشيك لها ولان كعميري كوري حمامة أفرمي بخين زماني عربية وكو بلين براستي توبلي وابد زور عجائبة بوستا سرمان بكارديت توبلي يعني أمرو يعني أكثر من بمرم أجنبو بهاش فرمي تو لو كساني لو كاتيا شنك خرمايكي بدا سوابو لك خرمايكي داناوتي والله زور دورة تامن ئەم چەندەکە خورمایەتەوەکەم و بچم بۆ بەهەشت بۆیە پرسیار کرا لە ئێرێل شارۆن سەرگۆزرانی ئیسرائیل وتیان تۆ عەیب ناکەی بەو سوپا گەورەیەوە چۆن ناتوانی بچی بەگشت کۆمەڵە گەنجی فەڵەستینیە وتی تەحەدای هەموو عالەمەکەم بتوان بچن بەگشت گەنجێکە کە بۆ مردن هاتووە بە نیەتی مردن دێت بۆ بەرەنگار بنەوەی ئەمە من چی بکەم لە گەنجێک کە هەموو ئەواتی مردنە کەس ناتوانێت زاڵ بێ بەسەر کەسێکە کە بۆ مردن هاتووە وی ئەبوبەکر سیدیق ئەفەرمێت احرص على الموت تهب لك الحياة سور بە لەسەر مردن بڕۆ پیری مردن خوای گەورە ژیانت پێ بەخشێت لەبەرەوە بەرەو چوون بەرەو مردن چوون خۆ بەخشکردن لە پێناوی خوای پەروەردگارە بە هیچ شێوەیە مردن نزیک ناکاتەوە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا وعلى الله فليتوكل المؤمنون وەکو باسمان کرد چەند نمونەیەک باسەکەین لە هەڵوێستی
ئەو گەنجانەی کە لەو ڕۆژەیە معەویذ و عەوف کە دوو برابوون کە پێیان وتی ئەبنای عەفرا بە ناوی دایکیانەوە مەشهوور بن هەرچەندە باوکیان ناوی حارثە. عەوف فەرمی پێغەمبەری خوا چی شتێک وا کات کە خوای گەورە پێ بکەنێ بەڕووی بەندەکەیەوە، چی شتێک لای خوای گەورە ئەوەندە خۆشەویستە خوای گەورە پێ ئەکەنێ بەدەم بەندەکەی خۆیەوە. فەرمی خوای گەورە پێ ئەکەنێ لەو عەبدەی کە بەڕووتی ئەچێ بەرە دوژمن، یعنی ئەوەندە حەزی لە مردنە بەڕووتی ئەچێ بەرە مردن، مەسی ڕووتی یعنی بەبێ زرێ بەبێ قەڵغان ئەچێتە پێشەوە ئەڵێ زرێکەی فرێدا بۆی کە قوڕیش ببینن. طبعا ئێمە ناڵێن هەمیشە ئینسان وا بکات، بەڵام هەندێک هەڵوێست کاتی دوژمن ئەبینێت تۆ ببێ قەڵغان شەڕەکەی، یان دوژمن ئەبینێت کە چیفی کێلانی شمشێرەکەت فڕێ ئەدەی ئەوە ئەزانێت کە تۆ بۆ مردن ئەچی بەرەو پیری ئەو لەوێ ئەترسێت. بۆیە قوڕەیش زۆر ئەترسان لەوەی کاتێک کە سەحابێ شەهیدە بوو دەستی خوێناوی ئەکرد و ئەیوت فزت وەرەب الکەعبە، بردمەوە سوێن بەخوای کەعبە. پێیان سەیرە چۆن بردیەوە کاتێک ئێمە ئیکوژین، بەڵام نیان ئەزانێ بەڵێ گەورەترین بردنەوە ئەوەیە کە ئینسان پلەی شەهیدی بەدەست بێنێت. سعدی کوڕی خەیثەمە لەگەڵ باوکیە کۆمەڵە کچی باوکی کۆمەڵە کچی هەبوو، ئەمیش کۆمەڵە خوشکی هەبوو، پێغەمبەری خوا فەرمی چێتانی لە ماڵ بمێننەوە، یان باوکتان یان خۆت نابێ هەمووتان بێن بۆ جیهاد و ئەو ئافرەتە لە ماڵەوە بەبێ سەرپەرش بەجێ بمێڵێت. کردیان بە قورعە لە بینی خۆیانە، لە قورعەکەیە بۆ سەعد دەرچوو، بۆ باوکی دەرنەچوو، باوکی وتی کوڕم تخوا بیدە بە من با من دێم بۆ جیهاد، تۆ بڕۆ بۆ ماڵەوە. وتی باوە وەڵڵاهی ئیلا الجەنە، هەر شتێکی تر داواکەی ئەدەین بەڵام مەسەلەکە بەهەشتە، لە بینی بەهەشت و لە بینی تۆیە ناتوانم بدەمێ. بەڵام باوکی لە شەڕی دووەمە لە شەڕی ئوحودا شەهید دەکرێت چونکە بەڕاستی بۆ جیهاد هاتووە و بۆ شەهیدی هاتووە. حارثەی کوڕی سوراقە دوای شەهید بوونی کە هەشت کەس لە ئەنسار، من هەموو لە ئەنسارن ئەم هاوڵانە کە هەموو 2 ساڵە بێت لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەپەروەردە گەورەی وەرگرتووە کە شەهید کرا. دایکی هاتووتی ئەی پێغەمبەری خوا تۆ ئەزانی من حارثەم چەند خۆشە بێت، تخوا ئەگەر شەهید بوو و لە بەهەشتایە پێم بڵێ، ئەگەر نا باشینێکی گەورەی بۆ بکەم چونکە کاتێشان شینکردن لەسەر مردوو حرام نەکرابوو. بۆیە ئەم ئەفەرمودەیە بەڵگەنیە بۆی کە بتوانانی شین بکەیت. ئەم فەرمودەیە لە ساڵی دووەمی کۆچیایە هێشتان شینکردن لەسەر مردوو حرام نەکراوە، دوایی شین لەسەر مردوو حرام کرا و ناوندرا بە شرکی بە کوفری ئەزغەر. فەرمووی تو ئازانی بەهەشت هەرێک بەهەشتە، هەشت بەهەشت هەیە، کوڕەکەی تۆش لە فیردەوسی ئەعلایە، مژدە بێ کوڕەکەی تۆ لە فیردەوسی ئەعلایە. لەو ڕۆژەیە معاذ و معەویذ هەردووکیان دوو گەنجی ئەنسارین ئەگەڕان بەشون ئەبوو جەهلە. ئەیانوت تخوا پێمان بڵێن ئەبوو جەهل، ئەو ئەبوو جەهلی کە پێغەمبەری خوا ئەفەرمی فیرعەونیان مومەتەیە، پێمان بڵێن بەس چییە با بچین بیکوژین. کاتێکە دۆزیان هەردووکیان خەریکی بوون بە شمشێرەکانیان و معاذیان ئەڵێ عەکرمەی کوڕی ئەبوو جەهل شمشێرێکی داهێنا قۆڵێکی لێکردنەوە، قۆڵەکەم بەس چەرمەکەی پێوە مابوو، چەرمەکەی بێ خۆمە ڕامەکێشە بە یەک دە شەڕمە کرد. دوایی ئەوەندە هێزم هێنا کردمە ژێر قاچی خۆمەوە، قاچم نابە بە قۆڵمە و ڕام کێشا قۆڵم لێ کردەوە و مایەوە تا خلافەتی ئیمام عوسمانی ژیاوە معاذ و بە یەک قۆڵەوە لەو شوێنەیە تەمەشاکەن گەنجێک لەو ئازایەتیە قۆڵێکی بە شوێن خۆیان بەس چەرمەکەی پێوە ماوە بە قاچی خۆی لێ کاتەوە و بەرامبەر دامەوە بێت لەو شەڕێ. عوکاشەی کوڕی میحسان شمشێرەکەی ئەشکێت بەبێ شمشێرە مێنێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم معجزەیەک تەختەیەکی ئەداتێ پاچەدارێکی ئەداتێ بە عوکاشە ئەڵێ لە دەستما بوو بە شمشێرێک تاش شەڕیشتەوە بۆ شمشێرە بە هیچ شێوەیەک ئیشی لێ نەهاتوو لە شەڕەکەیە بۆ شمشێرە شەڕمەکە کە پێغەمبەری خوا بە معجزەیەکی ئیلاهی لە تەختەیەکەوە لە دارێکەوە خوای گەورە بۆی گۆڕی بۆ شمشێرە. دوای کوشتنی ئەبوو جەهل عەبدوڵای کوڕی مەسعودی ژەگەڕا بۆ ئەبوو جەهل، چونکە عەبدوڵای کوڕی مەسعود ئەو ڕۆژەی کە سوێتی ڕەحمان هاتە خوارەوە و چوو لەناو قوڕەیشە ڕەحمانی خوێندەوە، ئەبوو جەهل زلەیەکی دا لە عەبدوڵای کوڕی مەسعود ئەم جۆیەی کەل کرد و لەتی کرد. عەبدوڵای کوڕی مەسعود گەڕای وەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، دەموچاوی هەموو خوێن بوو، پێغەمبەری خوا زۆر پێی ناخۆش بوو کە بەو شێوەیە بینیتی، بەڵام لەو کاتەیە جبریل پێی فەرموو سەیوهزەمو الجەمع وەیوەلوونە الدوبر. پێغەمبەری خوا فەرمی نەمەزانی ئێستا من لە مەکەیە
ئەمە حاڵی سەحابەیە، ئەمە حاڵی منە. فەرمی سەبر گرە ڕۆژێکە بێت کە سەیهزەم الجەمع، ئەو کۆمەڵە لە ناوەچن شکستەهێنن. لە ڕۆژی بەدر زانیتم کە ئەو ئاەتە تەویلەکەی ئەوەیە کە خوای گەورە ئەفەرمێت سەیهزەم الجەمع وەیولن دوبڕ. عەبدوڵڵا ئەفەرمێ گەیشتمە ئەبوو جەهل، ئەبوو جەهل هێشتا ڕۆحی تیاماوە، پێم خستە سەر گەردنی، ئەڵێ پێی وتم کە سەری بەرز کردەوە چی ئەبینی لەسەر ملی؟ عەبدێکی قوڕەشی، عەبدێکی یعنی کۆیلەیە کە عەبد بووە بۆ قوڕیش، بەڵام ئێستا پێیەکانی لەسەر ملی سەیدێکی قوڕەشیە. پێی وت لقد ارتقيت مرتقا صعبا يا ابن رويعة الغنم، بەڵام وتی شوێنێکی بەرزت هەڵبژاردووە، چیتە شوێنێکی زۆر بەرز، ئەی کوڕی ژنە شوانەکە، دەویستی بچووکی کاتەوە. تۆ چۆن ئەتوانیت پێ بنێ بەسەر گەردنی سەیدێکی قوڕەشیە؟ دوای پێیوت بەس پێم بڵێ ئەو کەسانە چیان کە لەگەڵ ئێوە شەڕەکەن و بەرگی سپیان لەبەرایە؟ وتی ئەوانە فریشتەن، مەلایکەی ئاسمانن. ئەبوو جەهل کە غەرقی جەهل بووە، پێغەمبەری خوش بەناحەق ئەو ناوی لێ نەناوە، وتی بەسە بۆ من لەگەڵ ئاسمانیشا شەڕەکەم. بەڵام شەڕکردن لەگەڵ ئاسمانە پێی ئەڵێن شەڕی کورد ناوێکی سەری لێناوە، وتەن ئەزانن شەڕ لەگەڵ ئاسمان ناکرێت. عەبدوڵڵا کوڕی مەسعود پەتی خستە گوێی ئەبوو جەهل و هێنای بەلای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. خۆشەویستان، بیلالیش ئەو ڕۆژەیە دەستی گەیشتە ئومەی کوڕی خەلەف. لەو ڕۆژەیە 7 کەس لە گەورە پیاوانی قوڕەیش کوژران، 7 کەسیان لێ بە دیلگیرا. لەوانە مامی پێغەمبەریشی تیا بوو، عەباس کوڕی عەبدولموطەلیب. عەباس لە ڕۆژەیە بەڕووتی گیرا، پێغەمبەری خوا گەڕا بۆ کراسێک کە دەستی کەوێت، تەنها کراسەکەی تەم لە ڕۆژی دوایە کراسەکەی عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول بە حەجمی ئەو بوو، بۆیە پێغەمبەری خوا لە کاتی مردنیا کراسەکەی خۆی بەخشی بە عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول. خۆشەویستان، ئەم جەنگە کۆتایی هات بە سەرکەوتنی موسڵمانان، بە گەورەترین شکست بۆ مشریکینی مەککە. هەواڵی سەرکەوتن گەڕایەوە بۆ مەدینە و هەواڵی شکستیش بۆ مەککە. خوای پەروەردگار ئەو بەڵێنی کە دابی بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەوەیە جێبەجێی کرد و سەرکەوتنی بەخشی بە پێغەمبەر و بە هاوڵانی. تەنها 4 کەس، 6 لە مهاجرین و 8 لە ئەنسار شەهید بوون، کە ئەو 8 6 لە خەزرەجە و 2 لە ئەوسە شەهید بوون لەگەڵ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام. ئەصحابی بەدر بەڕێزترین ئەصحابی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام. جبریل ئەفەرمێت لە ئاسمانیشە ئەو فریشتانی کە بەشداریان کردو لە جەنگی بەدرا بەرزترینی فریشتەکانی ئاسمانن دوای مەلایکەی مقەڕەبین. لەبەرەوە لە ئەهلی سونە و جەماعە بەڕێزترین سەحابە 10 مبەشەرەیە، دوای ئەوە ئەصحابی بەدر، دوای ئەصحابی ئوحود، دوای مەسلەمەی قبل الفتح، دوای ئەوان هەموو سەحابە ئەوانەی کە دوای فەتحی مەککەش موسڵمان بوون، وەکولا وعد الله الحسنى، هەموو سەحابە خۆی گەورە وعدی باشتی پێداون و هەموویان خۆشەویستی پێغەمبەرن و خۆشەویستی ئێمەن و ئێمەش لەقەت چاوی خۆمان خۆشمانەوێن، خۆشەویستی ئەوان لە ئیمانەوەیە. کاتەکەمان بەرەو تەواوبوون ئەچێت. پێم خۆش نییە لەم شەوەیە زیاتر کاتی ئەو بمەچەنە باسکردنی ئەو جەنگە و ئەو داستانە گەورەیە و ژیان لەو ڕۆژەیە و لەگەڵ هاوڵان و لەگەڵ خۆشی ئەو سەرکەوتنەیە ئێمەش هەست بە سەرکەوتنەکەین. ئێمەش لەخوای گەورە ئەپاڕێنەوە، خوای پەروەردگار جارێکی تر گەنجەکانی ئێمە و جیلی نوێی ئەم ئیسلامە و ئەم ئومەتە بجێڕێتەوە بە سەر سونەت و سیرەتی ئەو هاوڵانی کە لەو ڕۆژەیە، ئەو گەنجانی کە بەو تەمەنە کورتەوە توانین ئەو داستانە گەورەیە تۆمار بکەن، توانیان سەرکەوتن بۆم ئیسلامە دروست بکەن، توانیان جەنگێک تۆمار بکەن کە تا هەتایە مسلمان شانەزی پێوە کات. هەڵبەت وانە و پندی زۆر هەیە لەو جەنگەوە، چی لە ڕووی بواری سەربازیەوە، چی لە ڕووی بواری پەروەردەوە، کە لەو شوێنەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ هاوڵانیان چۆن ژیاوە، چۆن مامەڵەی کردووە، پەروەردەی فرامۆش نەکردووە لە کاتی شەڕیشا. تەعاملکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەسیرەکانە کە ئەفەرمێ سەحابە خۆیان نان و خواردن ئەدا بە ئەسیرەکان، خۆیان خورماکەیان نەخوارد. ئەمانە هەمووی کۆمەڵە دەزن کە پێم خۆشە خۆتان لە کوتوبی سیارە، لە ژیانی هاوڵانە، لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بیخوێنەوە و یەکێک لە هۆکارەکانی گەڕانەوەی ئێمە بۆ ئیسلام خوێندنەوەی ژیان و ژیاننامەی پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. خۆتان ماندووکەن لەگەڵ ئەم ئیسلامەیە، خۆتان ماندووکەن لەگەڵ ژیانی ئەو کەڵە پیاوانەیە. با پێشەنگ و ڕابەری ئێوە پێغەمبەری ئازیز و
ئەو کەڵە پیاوانە بێت کە تا مێژوو جارێکی تر کەسانێکی وا بەخۆیەوە نابینێت وتەنا ئەو کەسانە ئەتوانن بەڕێچکەی ئەوانە بڕۆن کە هەڵگری شوێن پێی ئەو پیاوە بەڕێزانن لەخوای گەورە داواکارم تاعات و عیبادەتی هەموو لایەق قبوڵ کات سەرکەوتنەکانی ئەم دینەش جارێکی تر بژێڕێتەوە و عیزەت و سەرکەوتن و نەسرەوتن و بەدرێکی تر بۆ ئێمە مسلمان و بۆ هەموو مسلمانانی مستەضعەف و لە قەوما و لە کشمیر و لە سین و لە ئەفریقیا و لە شام و لە یەمەن و هەموو وڵاتانی عالەمی ئیسلامی کە لەژێر زوڵم و ستەمی دوژمنانی ئیسلامیان خوای گەورە سەرکەوتن ببەخشێ بە هەموو مسلمانان والله تعالى أعلم وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.